بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان سەنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کللتوری سمپۆزیۆمی هونەری شێوەکاریان لە ژێرناوی نیشتیمانێک لە ڕەنگ لە پێناو ئاشتی و پێکەوەژیاندا لە ڕانیە ساز کرد کە هونەرمەندانی ناسراوی 7 وڵات لە عێراق و تورکیا و لوبنان و قەتەر و ئێران و بەحرین بەشداریان تێدا کردبوو. شێوەکارەکانی ئێمەش لە حوزی بیتوێن و پشدەرپێویستیمان بەم شێوە پرۆژانە هەیە بۆی شێوەکارەکانی ئێمەش ئاشنایەتیان هەبێت لەگەڵ کاری هاوبەش بە تایبەتی وەرکشۆپی هونەری کە ئەمە پێی دەڵێن سەمپۆزیۆم یان وەرشەت العەمەل. بۆیە لێرەدا ئێمە بە پێویستمان زانی ئەو کارە ئەنجام بدەین کە ببێتە کارێکی نێودەوڵەتی. ناوچەکەشمان هەمووی ئاگری گرتووە بە تایبەتی کوردستانیش پرشکی و ئاگری بەرکەوتو کۆمەڵک شەهیدی قارەمانمان داوە. بۆیە بە پێویستمان زانی بە هەموو دنیای بڵین لە ڕێگەی هونەرەوە کە ئێمە داوای ئاشتی و پێکەوەژیان دەکەیتەوە دەمانەوێت بە ئاشتی و پێکەوەژیان نیشتیمانێک لە ڕنگ دروست بکەین. ئەو چالاکی هونەریە 3 ڕۆژی خەیاند و چەند چالاکیی جۆرا و جۆری هونەری شێوەکاری و فۆتۆگرافی لەخۆ گرتبوو. سمپۆزیۆمێکی هونەری لە ڕانیە کرا و تێیدا بەرهەمەکان لە پێشەنگایەک دانیشاندرا و چەند چالاکێکی فۆتۆگرافی و چەند کۆرسێکی هونەری بەڕێوەچوو. هەمان پرۆگرام 3 ڕۆژ لە ڕانیە 3 ڕۆژ لە سلێمانیش بە هاوکاری دەستگای جەمال عیرفان بەردەوام دەبێ و هەروەها لە پایتەختی هەرێمی کوردستانی شەندیدارێکی فەرمی و گفتوگۆی ئاڵوگۆڕی کللتوری ئەنجام دەدرێت بە مەبەستی زیاتر تند و تۆڵکردنی ئەو پەیوەندیە بۆ هیوایی ئێمە بتوانین لە ئایندەیەکی نزیک بە هاوکاری و هاوڕێیانە بازنەی چالاکیەکانمان بۆ ئەوان فراوان بکەین بۆ چەند وڵاتێکی تر. هونەرمەند زیاد بەرقۆری سەرۆکی ڕێکخراوی ڕەوەندی عێراق لە قەتەر خۆشحاڵی خۆی دەربڕی بە بەشداریکردنیان لەو سمپۆزیۆمە لە ڕانیە. احنا التقينا في رانيا حتى كل فنان يمثل بلده. ئێمە یەکدیمان گرتەوە لە ڕانیە تا هەر هونەرمەندێک نوێنەرایەتی وڵاتی خۆی و تەمسیلی ئەزمونەکانی خۆی بکات با ڕاستەیەکی ڕاست و ئەزمموی خۆی پێشکەش بکات. من دەمەوێت سوپاسی کاک خالید بکەم لە سەنتەری ڕایاڵ و بەرپرسانی ئیداری ڕانیە بۆ ئەو میوانداری و پێشوازیە چونکە بەڕاستی کۆمەڵی هونەرمەندی عەرب و بیانیان کۆ کردەوە ئەمە ژوێنەیەکی جوانی ئەو شارە و هەرێمی کوردستان و عێراق نیشان دەدات. فهذه تعكس صورة طيبة للقضاء وللإقليم وللعراق بشكل عام يعني. هەروەها هونەرمەندی شێوەکار خات و مەهناس ئەرزەنی باسی لەوە کرد کە هەستێکی خۆشە کاتێک لە پێناو ئاشتیدا هونەرمەندانی 7 وڵات لە 7 کولتوری جیاواز و دیدگا و هونەر و خەیاڵی جیاواز لە ڕێگەی ڕەنگەوە گوزارش لە هونەر و کللتوری خۆیان بکەن. بەیان سۆڵها کەوە ڕەنگەوە هونەرمان و تەفەکرمان هەرکەوە شیوەیە بیشە سۆڵ چجوریە یعنی لە 7 وڵاتە لە 7 فەرهەنگە لە 7 ئەندیشەیە هەرکەوە شیوەی خۆی و فەرهەنگە خۆی و تەفەکرە خۆی سڵح بەیان کرد. ڕزگار مامە کوردستان تیڤی ڕانیە.